لا تۆرێکەکەین بەرنامەی بەیانی باش کوردستاندا ئایا یاسا کارپێکراوەکانی هەرێمی کوردستان تا چەند هاوڵاتیان لی هۆشیارن یاخود تا چەند بە زاڕۆریەت و ئەولوێت دادەندرێت کە هاوڵاتیان لەبارەی یاساکانەوە لەبارەی ئەو سزانەی کە بۆ تاوانێک دانراوە هۆشیاریان لەبارەیەوە هەبێت ئایا چی کراوە لە هەرێمی کوردستان بۆ ئەم دۆخە تاکو باشتر بێت من گفتوگۆی ئەم بابەتە دەکەم لەگەڵ خاتو جوان واحید کە پارێزەر بەشی کراستەخۆ لە سەودە ئامادەیە. بانی باش خاتم خێر بێ. بانی باش سلااوت لێبێ سلااو لە بینەران خۆشحاڵم کەم بتوانین بێکۆ گفتوگویەکی چڕوپڕ بکەین لەم لەسەرم تەوەرە چکە بەڕاستی تەوەرەکە کە من زۆر بە گرنگی ئەزانم و سوپاسی تۆکەم کە ئەم تەوەرە تەڵبژە. زۆر سپاسی ئامادەبوونی جەنابشتان دەکەی. یاسا کارپێکراوەکانی هەرێمی کوردستان یعنی تا چەند بە پێویست دادەنرێت هاوڵاتیان لەبارەیەوە هۆشیاریان هەبێت یاخود بەپێی پێویست هاوڵاتیان سەبارەت بەم یاسایان هۆشیاریان هەیە؟ من پێم خۆشە پێش ئەوەی کە باسێکی ئەوە بکەین باسی قاعدەیەکی قانونی بکەین کە ئەڵێ جەهل بالقانون لا يعتبر العذرا. مانای ئەمە چێواتە نەزانین یاخود زانیاری نەبوون دەربارەی یاسایەک مانای ئەوە ناگەیەنێت کە تۆ داوای ئەوە بکەی ئەم یاسایە و لەسەر جێبەجێ نەکرێت. واتە هەر کردارێک کە مرۆڤ ئەیکات ڕۆژانە یاسایەکەیە کە تەنزیمی ئەکا ڕێکی ئەخات یاخود ئەگەر تاوانێ ئەنجام بات یاسایەکەیەکە ئەم حاڵەتانە شیکارەکات و سزایەکی بۆ دانێ. ناکرێت کەسێک لەبەر ئەوەی کە کارێکی ئەنجامەوە لەبەری کە زانیاری نییە لە محکەمەیە بڵێ نەوەڵام نابێ ئەم یاسایان لەسەر جێبەجێبێ لەبەرەوەی کە من زانیاریم نەبوو دەربارەی ئەم یاسایە. نەخێر هەموو یاساکان لەسەر هەموو کەسێک جێبەجێبێ. بەڵام لە ڕووی کە زانیاریەکە کەمە بەڕاستی منیش پێم وایە کە خەڵک زانیارێکی زۆر کەمی هەیە جاچە ئەمە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە تاکەکان خۆیان بە دۆی بابەتی معلومیانە ڕۆن چ بگەڕێتەوە بۆی کە دەستگا میدیایەکانیش بەشێکی باشیان بۆ تەرخان نەکردو بەڕاستی. باشە. پێویستە لێرەدا چی بکرێت؟ یعنی پێت وایە کە ئەگەر بێت و هاوڵاتیان هۆشیاریان لەبارەوە هەبێت یاخود زانینیان سەبارەت بە یاساکان هەرێمی کوردستان هەبێت هەڵەیەک کەمتر دەبێتەوە یاخود تاوانەکان کەمتر دەبێتەوە بۆ زیاتر ئەو تاوان و هەڵانی کە ئەنجام دەدرێت ئەگە بەشێکی ڕێژەییش بێت کەمتر بکرێتەوە. بێگومان ئەگەر بێت و زانیاریان دەربارەی هەبێ تأكيد كومل كيشة هي كم ترقبته ياخذ لوانه هندي ركار هيك الزانياريان دربارينا بقولنا هالخو من رجعنا توشيوا بين كمعاملاتك مع هبل الدوائر كان أجابته زانياري مع النبي بقرصر لسرمان تبره والله ما هاتو زانياري مع هبه وكاتب أسانتر إيش كان بريوجه كاتا زور جرينجا تاكا كان زانياريان هبه لقل أما أبته هو كم كرنوي كوملك مشاكل بوش تانشي كبيويس بكريت براسي كومل خاله كبلاي منه زور جرينجا أبيد بكريت بيويستا بكريت منو كوخم زور بهم جرينجا هيك لو أنا أركي حكومتك هستد بدروس كرني كومل نعمل كبو مكتبة كان كرنوي كومل السمينار لرجيد أزجام ميديا كانوا كومل بابتي روشن بيلو ثقافي بلاوكاتهم وأركي دوهميج من بأركي دزجا ميديا كان يبينم شو كبراسي أوكو يبينين لأستها زورك لدزجا ميديا كان إيش كردنا تنها بو فيوا كبراستيش أما جاي داخل شو كراسة من أو أزانم كزورك لدزجا ميديا كان إيش كردنا لسر ركلامة بلام لقلوشة أكريت بزماني كتير وبدارش نوعي كي تازتر كملك معلومة بجينا كخلق فولو إن بابتانبك وأو كسانشي كخاوني بيجي زور جورة للسوشيال ميديا چکە بمانێتونە مانێ لە کۆمەلگایەکان کە سوشیال میدیا گرنگیەکی زۆر ئەبەخشێت لەبەرەوە گرنگە ئەوانیش گرنگی بن بە بابەتی معلومی نەک تەنها یاسایی بەگشتی من باسی ئەەکەم و سێهەم شت کە بەلای منەوە گرنگە کە بکرێت ئەوەیە کە ئەو خێزانانەی کە لە سەرەتای پێکێنانان یاخود لە کاتی ئەویان مناڵێکیان ببێت من پێم باشترە معلومی خۆیان زۆرتر بکەن چونکە لە کۆتاییە ئەمێ ئیبەخشنەوە بە مناڵەکە و دواتر ئەم مناڵەش ئەچێتەوە ناو کۆمەلگا و جارێکی تر کۆمەلگا پێکێنێتەوە کاتە گرنگە ئەرکی خێزانە کە خۆیان پڕزانیاری بکەن. باشە خاتو جان هەر لەسەر ئەو قسەی جەنابەت یعنی تا چەند گرنگە هەر خێزانێک کە پێک دەهێنرێت یان خێزانێک کە بوونیان هەیە و بنیاتیان ئەنجام دا و دەست پێ کردووە ڕێژگاری یاساییان هەبێت بۆمنەکە لە بابەتێک تێنەگەیشتن یاخود کە حاڵەتێک ڕوویدا هەر حاڵەتێکی کۆمەڵایەتی بێخۆر بابەتێکی دیکە بێک لەناو خێزاندا هەیە بۆمنە ڕێژگارێکی یاساییان هەبێ و توێژی لەگەڵ داکەم گفتوگۆ لە نێوانیان دابوونی هەبێت کە بزانن گەر هاڵەیەک ئەنجام دەن ئەمە سزاکەیت یاخۆ ئەم تاوانە بەرەو ئەم سزایی ئەبات.
لە ڕاستیە لە زۆرێک لە وڵاتەکانە هەموو خێزانێک ڕاوێژکاری یاسایی خۆی هەیە چ بۆی کە دوور بێت تووشی کێشەیەک بن پرسی پێ بکەن و ڕاوێژی پێ بکەن چ لەوەی کە شتی ڕۆژانەی خۆیان ڕابێژی پێ بکەن بەڵێ ئەمە زۆر گرنگە بەڵام کێشەکەی ئێمە لەوەیە تاوەکو نەکەونە کێشەکەەوە ئامادەی ئەویان نیە ڕابێژێک بە پارێزەرێک بکەن یعنی چۆن پێویستە لەسرت کاتێک زوو زانیاری تەندروستی هەبێ بەڕاستی ئەمەش پێویستی بەژێ ئەنی پەیوەندیکی زۆری بەژیانەوە هەیە کاتە زۆر گرنگە ئەو تاکانە گرنگی بن بە زانیاری یاسایی چونکە کەمتر ئەکەونە مەشاکیلەوە من ئێستا من وەکو خۆم کۆمەڵە ئەکاونتم هەیە لە سوشیال میدیایە من بەبێ بەرامبەر بەردەوام ڕاوێژ یاسایی پێشکەش بە خەڵک ئەەکەم یاخود بەردەوام بابەتی معلومی بڵاو ئەەکەمەوە کە ئەگەر بمانەوێت بخوێنینەوە نەکردن زۆرێکی تر هەن ئەم بابەتانە بڵاوکەنەوە ئەتوانن زۆر کێشە کەم بکەنەوە و بەڕاستیش بۆم هات باش لێرەدا خەتوجان خۆی خێزانەکان دەور نبینێت بۆم نەگرنگی بەم بابەتە نادەیان پێت وایە بێست ئەم هەنگاوەی کێوە دەست پێ بکرێت تاکو ڕاشکاری خێزانی بۆ خێزانێک دابدرێت شەکە ئەبێ ببێ بە کللتور ئەبێ بکرێ بە کللتورکردن ئەنجا ئەمە چۆن نەکرێ بە کللتورکردن ئەوەیە کە لە چیەوە دەستپێیەکە لە دەستگایەکی میدیایەوە دەستپێیەکە ئێمە ڕۆژانە سوشیال میدیا بینی من ئەو خاڵی ئەخر کەویستم باسیکەم ئەوەیە کە تاکەکان خودی خۆیان زۆر گرنگن کە گرنگی بن بە بابەتی معلومی و خۆیان پرچەک بکەن لەو مەوزوعانەیە چونکە بەڕاستی ئەوەی کە سوشیال میدیا بەڕێوە با منم تۆیت کەسێکی ترە بۆ ئەگە سپۆرتی کەسێک بکەین کە بابەتی معلومی دانێ بۆچی هەمیشە ئێمە بەدڵهای کۆمەڵێک بابەتی شخصی کۆمەڵە فیگەرێکی ناو خەڵکەوە بین بۆچی بەدوای کۆمەڵە بابەتی معلومیەوە نەبین لە کاتێکە ئەمانە نەسوودێکی مادی ئەگەێنن نەسوودێکی معنەوی ئەگەێنن نەسوودێکی سەقافیش ئەگەێنن من لەگەڵ ئەوەیان کە هەبێت چونکە من پێم وایە کۆمەلگا لە چین و توێژی و جیاواز پێکتێک پێویستی شەکە بابەتی جیاواز هەبێت بەڵام ئەم بابەتانش من لەگەڵ ئەوەیان کە سادەتر بکرێنەوە بە زمانێکی ئاسانتر لەناو سوشیال میدیای گرنگی پێ بدرێت بۆ ئەوەی کە خەڵک کەوتە بەرچاوی بیخوێنێتەوە لەبەرەوە پێت وایە بەدەر لەمانە ینی چی کراوە بۆ زیاترم هۆشیاریە زیاتر بەربڵاوەتر بێت بۆ منە تا چەند کار و چالێکی و سمینار لەوانەیە کە پارێزەرن یاخو شارێزیان لەم بوارەدا هەیە شارێزیان لە یاسایەکاندا هەیە زیاتر لە ڕێگەی کار و چالاکی و سمینار و وەرشۆپ و ئەمانەوە بتوانن هاوڵاتیان هۆشیار بکەنەوە لەبارەی هەندێک بابەت تا چەند گرنگی بەمانە درراوە ڕاستەکەی ئەم نوع چالاکیانی کە بەڕێزت باست کرد ڕۆژانە ئەکرێ یاخود توان بڵێ لە ساڵێکا چەندین جار ئەکرێ پێشەکە لەوەیە ڕێژەی خەڵک کەمتر بەشدار ئەبێ هۆ کارەکەی ئێمەش چییە یاوەتە زانیاری نییە یاخود بەدوای ئەو مۆزوعیاناوە ئەوەش پێویستی وەکوتم یعنی پێویستی بەوە هەیە سەپۆرتێکی باش بکرێت لە کۆمەڵک جێوە کە بینەریان زۆرە و ئەو ڤیوە لە خزمەتی بابەتێکی معلومیادا بنێنەوە جا بۆ ئێمەتم زۆ پێم گرنگە کە ئەم بابەتانە ئەبێ سەپۆرت بکرێت لە کۆمەڵک جێوە کە ئەبینین و بینراویان زۆرە ئەجا پێشتر کۆمەڵک شتم ئامادە کرد کە پێم خۆش بوو باسێکی لێوە بکەین ئەجا ئەم قاعدەیە کە من باسم کرد ڕەنگە هەندێک کەس بڵێن ئەمە نادادیە ئەگەر بێت و تۆ زانیاری لەسەر یاسایەک نەبێت و یاساکەش لەسەر جێبەجێ بکرێت ئەمە دادپەروەری نییە لە ڕاستیدا بەم شێوازە نییە کاتێک ئەم قاعدەیە دانراوە لەبەرەوە بۆ کە فەوزایەکەم بکرێتەوە چونکە لە کۆندا هەر کەسێک کە کارێکی ئەنجاماوە بۆ بەتاوان توێتی نابێ ئەم یاسا لەسەر من جێبەجێکرێت چونکە من ئاگادار نەبووم ئەگەر ئاگادار بوومە وام نەئەکرد پاشان ئەمە وای کرد کۆمەڵێک خەڵک کە بەڕاستیش ئاگاداری یاساکە بوون لە هەمان کاتە تاوانەکەیان ئەنجام داوە پەنابەرنەبەر ئەم سەبەبە و ئەم هۆکارە بەکار بێنم بۆی کاسایەکیان لەسەر جێبەجێ نەبێ ئەمە ژواکە لە حاڵەتەوە بێ بە دیاردە و فۆزا دروست ئەبێ واکە ئەو کەسانیش کە بەڕاستی ئاگادار نەبوون حەقی ئەوان بخورێ لەم کاتە ئەم قاعدەیە دانرا کە ئەگەر بێت و تو ئاگادار بنەبی یاخود ئاگادار بی ئەم یاسایانە و لەسەر جێبەجێکرێ ئەم یاسایانە چۆن ئێمە زانیاریمان هەبێ یاخود بزانین یاسایەکی وا نافز بۆ ڕەنگە ئەو قسەیەکە منێکم یەکێک لە بینەرەکان بڵێ ئەی باش ئێمە چۆن زانیاریمان هەبێ ئێمە دوو وقایعمانێ وقایعی کوردستانی و عێراقی دوو جەریدەی ڕەسمیە لە هەر کەسێک بێوێت توانێت لە ئینتەرنێت سەرچێک بکات و بیان بینێ و هەموو یاساکان لەوێ دانرێت لەو ڕۆژەی کە لە دەستەی تەشریعیەوە یاسایەک دائەنرێ و دواتر ئەم یاسایە لەم جەریدانە بڵاو ئەکرێتەوە ئەبێتە یاسایەکی نافز بەسەر هەموو کەسێک دەبات
باشە بەشێک لە هاوڵەتیان کەم تا زۆر بێگوێبیستیان دێک بابەتیان دەبین کە باز لەوە دەکەن یاساکان ئەگەر ڕژەی کەمیش بێت هەندێکیان وەرگێڕراون بەڵام وەکو خۆی وەرناگێدرن سەر زمانی کورد یاخود یاساکان بە زۆری زمانی عەرەبیە لەوانەیە زمانی عەرەبی نەزانێت تاوکو بتوانێت بە دەقیقی لە یاساکە بکات ئەمانە چۆن دەبیندرێت باشە دەکرێت بڵێن ئەمەش هۆکارێکە کە هۆشیارێکە کەمترە ڕاستەکەی بۆ شێوازە نییە چکە هەموو یازاکان بە زمانی کوردی هەیە ئەگە بە زمانی کوردیش نەبێ لەو فەڕەزنا چەندین شرۆڤە کراوە ئەگە کەسێک مەبەستی بە چەندین شرۆڤە کراوە بە زمانی کوردی ئەمە لە ڕووی زمانەکەوە لە ڕووی ئەوەی کە ئێمە یاسا چۆن هاتووە سەرەتا لە فەڕەنساوە کە کۆمەڵێک یاسا دەنراوە دواتر مسڕیەکان دواتر بۆ عێراق ینی عێراق زۆرتر کاریگەر بووە بە یاسا مسڕیەکان و بەو شێوازە داڕژاوەتەوە بەڵام لەگەڵ کۆمەڵگەی خۆماندا واتە ناکرێت ئێمە هەر یاسایەک لە هەر کۆمەڵگەیەک بینیمان پێمان وابێ باش ئەبێ بۆ ئەم کۆمەڵگەیە چونکە کللتورمان جیاوازە پەیوەندیەکانمان جیاوازە لەبەرەوە ناکرێت بەم شێوازە دەقاودەق یاسایەک تەرجمە بکرێتە سەر زمانێکی تر یاخود دابنرێ بە وڵاتێکی تر چونکە ئەمە جیاواز بەتایبەت ئەو یاسانی کە لە هەرمی کوردستانیشدا پەیڕەو دەکرێت ئەو یاسانی کە وەرئەگەردرێت لە زمانی عەربی و بۆ کوردی کە لە هەرمی کوردستان پەیڕەو دەکرێت ئەمانە بە زەڕوری داناندرێت بە زمانێکی کوردی ینی سادە بێت منە بەشێکیان گلەی و گازندەی ئەوە دەکەن کە زمانەکان یاخود یاساکان کە ئەکرێنە سەر زمانی کوردیان بە زمانی کوردی وشکە هاوڵەتیانی ئاسایی لەوانەیە باشی لە یاساکە نەگەن حاڵی نەبن لێ چی بکرێت تاکو بە شوەیەکی سادە دابڕێژرێت تاکو بە ئاسانی ئەمانیش بکەن لە یاساکە و ناوەڕۆکی قسەکەت ڕاستە چونکە هەر شتێکە تەرجوماکرێ عادەتەن تۆزێک ئاڵۆسترە تێگەیشتنی و بە تایبەت یاسا خۆی بابەتی یاسایی کۆمەڵێک دەستەواژەمان هەیە ئێمە لە یاسادا کە ڕەنگە من ئێستا ئەوە باسی بکەم بۆ تۆ تۆ نەگەیمە بەسم لە چییە بەڵام من خۆم بۆ نمونە خوێندومە لەسەری ئەزانم کە ئەوە باسی چی ئەکا و دواتر کە ئەمەش وەرەگێڕدرێتە سەر زمانی کوردی زەحمەتترە بۆ کەسێک کە بێوێت تێبگا و بە کوردیەکی زۆر پەتی ئەنووسرێتەوە کە ڕاستەک زمانی کوردی زمانی هەمومان خۆشمانێ زمانی دایکە بەڵام کۆمەڵێک دەستەواژە کۆمەڵێک وشە هەیە کە ڕەنگە من و تۆ یان کەسێکی ئاسایی تی نەگەین کەسێک لە بواری زمانەوانیە باشتر بکە ئەمانە هەمووی بۆتە هۆی ئەوەی کە نەتوانین لە یاساکان بە تەواوەتی تێبگەین من پێشتر کۆمەڵێک سیمینارم لەسەر ئەوە کردووە کە ئایا بۆچی نابێت زمانی کوردی پەتی بە کللتور بکەین واتە ئێمە پێشوەخت پێویستم زمانە کوردی پەتیەی کە بۆ تەرجمە بەکاردەهێنرێت پێویستە بە کللتوری بکەین دواتر ئێمە وردە تێبگەین ئەو دەستەواژەی هەساییانەش گرنگە کە ڕۆژانە بۆ نمونە پۆستی لەسەر بکرێت یاخود بتوانرێت سیمیناری لەسەر بکرێت تاوەکو بتوانین مان دەورێکی باشی هەبوو خاتوجان ینی ئەو سیمینارات و کار و چالاکیانە دەکرێت بڵێن هەنگاوێکی باشە ئەو کەسانی کە خۆیان بسییانە و بابەتەوە بەڕاستی بە دوای ڕۆشتو بەڵام وەکوتم پێویستیشی بە سەپۆرت هەیە ئەنجە باسی کۆمەڵێک شت بکەین کە هەر وەکو دەواازەیەک بەکاربێنین بۆی کۆمەڵێک زانیاریمان هەبێ حەزەکەم باسێکی تەمەن بکەین کە زانیاری کەممان هەیە لەسەرەوەی کە تەمەنەکان و بەرپرسیارەتەکەم جا من لێرە هەندێشتم بە تێبینی نووسیەوە من خۆشێکسەر بەو تەسەلسولە بڕۆم با یەکەمین لە تەمەنی پێگەشتنەوە باس بکەین تەمەنی پێگەشتن لە یاسای عێراقیدا بە 18 ساڵ دانراوەتە کەسێک 18 ساڵی تەواو کرد واتە ئەم تەمەنێکی پێگەشتووی هەیە و ئەتوانێت هەموو کارێکی یاسایی بکە بەبێ بگەڕێتەوە بۆ هیچ کەسێک بەڵام بەمەرجێک ئەم تەمەنەی سەلامت بێ لە ڕووی عەقڵ و تەندروستی و تەندروستی مەبەستم لەوەیە کە خوا نەخواستە ببوورە قسەکە بەو شێوازاکەم بەس ئەبێت هەروە بیڵم شێت بێت یانیها نتوانێت ڕاست و چەپی خۆی لێک جاکاتەوە کاتە وەلی ئەبێت و ناتوانێت خۆی کارەکان بە تەواوەتی جێبەجێکات بەڵام ئەگەر 18 ساڵی تەواو کرد و سەلامت بوو ئەتوانێت هەموو کردارێک ئەنجامدا دووەم تەمەنی مەسئولی جەزائیە مەسئولی جەزایی مەبەستمان لە چییە کەسێک کە تاوانێکە کردارێکەکە ئەم مەسئولیاتی لەسەر دروست ئەبێ ئەمە چۆن ئەمە بەڕاستی زۆر کەم خەڵک زانیاری هەیە ئەمە چکە باسیەمان کرد یاساکان لەسەریان لەسەر خەڵک ئایا نافس ئەبێت یاخود نایان چۆنە ئەم شتە گرنگە بزانین لە چ تەمەنێکیشەوە نافس ئەبێت کاتێک کەسێک تەمەنی 7 ساڵ تەواو ئەکا لە عێراقدا واتە لە خواروی هەرێم ئەم کەسە هەر تاوانێک ئەنجام بدە ئەتوانرێت سکاڵایی لە دشت تۆمار بکرێت و سزای ئەبێت بەڵام لە هەرێمدا 11 ساڵیان داناوەتە لە دوای 11 ساڵ و هەر کردارێک ئەنجام بدات بە پرسیارەتەکەی هەڵ ئەگرێت
و تەمەنی هاوسەرگیری بەڕاستی زۆر پرسیاری لەبارەوەیە خۆی 18 ساڵە کاتێک کەسێک 18 ساڵ تەواو ئەکات ئەتوانێت هاوسەرگیری بکە بەبێ بگەڕێتەوە بۆ وەلی ئەمر بەڵام هەندێک حاڵەتمان هەیە کەسێکە بە 16 ساڵی تەواو کردووە بەڵام ئەیبێت هاوسەرگیری بکە ئەو کاتە بە ئێزنی وەلی ئەمرەکەی ئەتوانێت ئەو هاوسەرگیریە ئەنجامدا لەو کاتێک کە هاوسەرگیری ئەنجام ئەدا وەک وابێت 18 ساڵی تەواو کردبێ واتە حسابی تەمەنی تەواوی بۆ ئەکەن. و هەروەها هەندێک حاڵەتیشمان هەیە کە خوار شانزەی واتە شانزەی تەواو نەکردو پێی ناوەتە شانزەوە ئەم کەسانی کە پێیان ناوەتە شانزەوە ئەبێت ضرورەتێکیان هەبێت و وەلی ئەمریان ڕازی بێت ئەوسا ئەتوانن هاوسەرگیری بکەن. بەڵێ خاتو جوان بەشێک لە هەڵا یاخود تاوانکەی و پارێزەرن کامیان دیارترین کە زۆر ئەنجامەدرێت بەشێ ئەوانی کە زۆر باسی لەوە دەکرێت لە میدیاکان بێت لە سۆشیال میدیا بێت توندوتیژی بەرامبەر بە خانمانە یاخود هەندێک توندوتیژی ئەنجامەدەن زیاتر دیارترینیان کامانە لە هەمان کاتە خراپ بەکارهێنانی ئامێری زیرە ئامێری ئەلکترۆنیدا ئەمێت باز لەو یاسای بکەیت لە هەمان کاتە باز لە تاوانەکەی کە ئەنجامی دەدەن سزاکەی چێ لە پاڵ ئەوە ئەگەر بێت و کەسێک ئەمە ئەنجام بات. ڕاستەکەی بابەتی خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی مەیاسایەکی تایبەتمان هەیە بۆ ئەم بابەتە کۆمەڵێک بڕگە لە خۆگرێت تقریبان هەموو ئەوانەی گرتوتەوە کە پێویستە هەموو ئەو بڵین ئەو تاوانانەی کە ئەکرێت جاچ لە ناردنی ڕسمەوە بێ لە ئیسعاجکردنەوە بێ هەموو شتێک ئەم یاسایە هەستاوە بە تەنزیمکردنی ئەم بابەتە بۆ هەموو حاڵەتەکانیش بەڕاستی سزایەکی داناوە کەسە من بمەوێت ئاواهی بەشێکی ئام بە زمانێکی سادە تاکو بتوانن زانیاری بەڵامی وشار لەبارەی ئەمەیە و حەبسیشی هەیە واتە هەم سەجنکردنی هەیە بە زمانێکی تر بە زمانێکی ئاسانتر و لەگەڵەوەشە حەبسیشی هەیە و بۆ بۆی کە باسی شکرد بۆ مەسەلەی توندوتیژی بەڕاستی توندوتیژی هەر لە سەرەتای دروستبوونی کۆمەڵگەوە توندوتیژی هەبووە جا بە هەر جاری بە شێوازێک بەڵام من ئەڵێم توندوتیژی تەنیا ئافرەتان نین تەنیا ئافرەتان بەرکەوتوی ئەوانی کە زۆر جار لە ئێستای بینین دووبارە ئەبێتەوە ئەوانی کە زیاتر مەکشوفە ڕۆیات بە دیاریکراوی ئەگەر باسی لەو کەین بەرامبەر بە خانمانە بێگومان بەرامبەر خانمانە ڕێژە زۆرینەکەی بەڵام مناڵی کەمتر نییە لەو حاڵدانی بەڕاستی من خۆم مەسەجم بۆیە مناڵێکە لە خێزانەکەیات یەک مناڵین کۆمەڵێک مناڵی هەیە بەڵام یەک مناڵیان توندوتیژی بەکارەهێنێت تەنانە من بەڕەسم بە خۆم لە لامە کە چۆن توندوتیژی بەرامبەر بەکارهێناوە چۆن عەزێتی جەستەی یاوە ئەمانە بەڕاستی پێویستەکرێت لەسەری بینەدەن یعنی پێویستە پشگیریشمان هەبێت کاتێک ئێمە ئەچینە جەیەک ئەم حاڵەتە کەشف ئەکەین ئەڵێم شتێکی وا هەیە پێویستەکە پشگیرێکی جدی بکرێت و بەدوای ئەو بابەتانەیان بڕۆن لەبەرە منەڵێم تەنیا ئافرەتان نییە بەڕاستی مناڵی شەیە بەڵام کێشەکەی ئەوەیە تۆ ئەو مناڵە توندوتیژی لەلایەن کیۆ بەکارەهێنێ بەرامبەری لەلایەن خێزانەکەی خۆیەوێتی خێزانیش وەلی ئەمری ئەو مناڵێت چکە و 18 ساڵی تەواو نەکردووە بتوانێت دەنگ بکات لەبەرەوە وەلی ئەمرەکەیەتی قبل وەلی ئەمرەکەی بێت شکات لە خۆی بکە بێگومان شتێکی واناکە بۆیە ئەمانە کەمتر ئەگەنە دادگاکان کەمتر کەشف ئەبن مەگەر مناڵەکە بتوانێت لە ڕێگەی پەیوەندیکی تەلەفۆنی و بیگەێنێ بە من و چەندان کەسی تر ئەگەر نا ئەم حاڵتانە کەمتر ئەچنە ناو خەڵکەوە بەڵام خانمان زیاتر ئەها گەورەترن ئەتوانن بە جێگەیەک بە ڕێگەیەک بیگەێنن پەیامەکان لەبەرەوە مناڵان بەڕاستی لەم ڕۆوە بەڕای من غەدریان لێکراوە چکە کەمتر دەنگیانەگات باشە هەندێک تاوان هەیە کە ئەنجامەدرێت گەربێت و یاخود کە ئەزاندرێ ڕای گشتی لەسەر ئەم بابەتە دروست دەکات ئەمە تا چەند گرنگە ئەو سزایی کە ئەو کەسە پێی دەگات کە ئەو تاوانەی ئەنجام داوە بۆ ڕای گشتی دابدرێت تاوەکو خەڵک زیاتر لەمە هۆشیار بێت و ئەگەر بێت و هەر کەسێکی دیکە لە هزری دابێ یاخود لە بیری دابێت کە کارێکی لەم تاوانە ئەنجام داد سزاکەی بەم جۆرە دەبێت. طبعا لەم ماوەیە حەزەکەم سەر نمونەیە بڵم لەما لە محکەمەی سلێمانی نازانم ئەگەر ئاگادار بی یاخود لە سوشیال میدیا هیچ ئەو ڤیدیۆیانە و بەرچاو کەوت بێ کە لە تارقی بەقاڵ کە مردوو خوشکەکانی لە کاتی دادگایکردنەکەیە کاتێک بۆ نمونە کەوتونەتەوەی کە دەنگ ئەکەن ینی بتوێت و نەتەوێت کاتێک حکم دەرئەکرێت بۆ کەسێک بەدڵیان نەبێت من باسی ئەوە ناکەم کە ئەم حکومە دادپەروەرانەیە یانە ئەوە بۆ حاکمەکە جێهێڵین بەڵام مەبەستم لە چیە کاتێک کەسێک حکمێکی بەرامبەر ئەدرێت
بەدڵی نەبێت دەنگ ئەکا بێگومان گلەی ئەکا هاوار ئەکا شتێک ئەکان کە ئەمە قەیناکە لە چوارچێوەی ئەو دادگایە لە کاتی دادبینیە ناتوانێت ئەو شتە بکە یاخود گونجاونی و ئەبێ بێدەنگی هۆڵەکە بپارێزێ بەڵام لە دەروی هۆڵەکە پێویست ناکە هیچ کەسێک ئەم ڕێگریەی لێ بکات چونکە یعنی ئەم شتە مباحە ئەتوانێت لەو کاتەیە کە دڵی پڕا کە حاڵەتێکی هەیە بتوانێت دیفاع لە خۆی کا بە چەند وشەیەک هیچ کەسێک ناتوانێت سزایی بات بەڵام مکوێمە من بەداخەوە بۆ هێزەکان کە لەو کاتەیە ئەو خانمیان ئازاردە ئەم لەم کاتانەیە بەڕاستی ڕایشتی زۆر گرنگە کە ئێمە وەکو پارێزەر خەڵک بێتە جواب کە ڕێگری لەوە بکەن کە کەسێک لە بەرەوەی کە دەنگی خۆی ئەگەێنێ قسەیەک ئەکا پێویست ناکە لی بدرێت پێویستەکە بە گفتوگۆی لەگەڵ بکرێت بەتایبەت لە کاتێکا کە ئەو دڵی پڕە جا من هەر لەسەر ئەوە حەزەکەم یەک شتی تر بڵێم ئێمە لەبەری ڕۆژانە ئیشمان لەگەڵ مۆزەفە ئیشمان لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتایە من ئەمێ ئەو بڵێم ئەو کەسانی کە لە دام و دەستگای حکوومەتە ئیش ئەەکەن ئەو کەسانی کە پارێزەرن پزیشکن ئەندازیارن یان هەر شتێکی ترن پۆستێکان من تکایان لێ ئەەکەم کە ئارامتر و لەسەر خۆتر بن چونکە بێگومانەوەی کە ئیشێکەوێتە محکەمە لە خۆشیان نایەت بەڕاستی لەبەرەوە ئەو کەسێ ئیشەکەوێتە دام و دەستگاکان بەڕاستی لە خۆشیانە لەبەرەوە جاری وا هەیە تووڕەبوون و جۆرێکدا دە مەقالە دروستە بێت تۆ سەبرێت هەبێت تۆ ئارامتر بی من ئەمە وەکو تکایەک ئەیکەم کە با ئارامتر بین ئەوانی کە ئیشێکەکەین لە ناو کۆمەلگایە با ئێمە لەسەر خۆتر بین چونکە ئێمە لەوانێ لە مەزاجێکی تەواو هاتمین لەوانێ ئەو لە حاڵەتێکی خراپەوە هاتبێت بەڵێ زۆر سپاس بۆ خات و جوان واحید پارێزەر سپاس بۆ جەنابتان بژیت یان سواس وچانێک ئەگەڕێنەوە